ئەمە بستێ بێم ناوچەیە چی دەبێتن تۆ هەتاوی شەر نبینی بۆ ماوەیەک باسی بابەتێکی گرنگ بکەین کە پەیوەندی بە هەموو مرۆڤایەتی و خەڵکێکی زۆرەوە هەیە لە وڵاتانە ئەویش کاریگەریەکانی شەڕە لەسەر ژینگە ینی زۆر دەوترێت کە ئەم شەڕێکی ئێستا هەڵگیرساوە هەروە بە ئاسانی تێ ناپەڕێت کاریگەری قورسی لەسەر ژینگە دەبێت بۆچی وا دەڵێن ینی تۆ بزانە ئێستاکە لە ئێران کە لە غازە دەی لە نەوتە دەی لە خام ئەم هەموو دووکەڵە ئەم هەموو بۆمبە ئەمە مەوادی کیمیاویشی تایە هەر ئەوە نییە سوتەمەنی ئەم موشەکانە هەمووی مەوادی کیمیاوی تایە ئەوە نییە بڵێ بنزینە سوتاو بووە هاڵم و دووکەڵ و ڕۆی و خلاص کۆتایی نەخێر مەوادی تری تایە زۆر تایبەتی لە ڕقە ئەمە هەمووی لە ئاسمان بڵاوە بێتەوە ئەم دووکەڵە بڵاوە بێتەوە کێشە مەترسیەکە لەکوێیە تۆ بێ ئەگەر خەرەک بگریتن خەرەک 30 مەلیۆن بەرمیل نەوتی خامی تایە ئایا ئێران هێڵێ بیبە یانەی تەقێنێتەوە جگەلەوە لە پایپەکان 18 مەلیۆنی ترت هەیە ئەگەر هاتوو لە ئارامکۆ و لە بیشە لە سعودیە ئەم شۆرە سەرچیانە داو ئەمانیش لە ناو ئێرانیاندا ئەم دووکەڵە هەمووی بچێتە ئاسمانەوە ئەمە جگەلەوەی ینی قسەکە و بیر نەچێت کاک سەلام لەو کەشتیانی کە ئێستا لە ناو دەریان گیریان خواردووە ملیارات لیتر نەوت هەیە ئەمە جگەلەوە زیاتر لە 10 ملیار لتر نەوتی خام لە ناو خەلیجا هەیە ئەمە بستێ بێم ناوچەیە چی دەبێتن تۆ هەتاوی شەر نبینی بۆ ماوەیەک دوایەوە ئەمە هەمووی مەوادی کیمیاویە داعبەزێتن هەناسە سیەکان جۆری کانسەر هەموو جۆرە نەخۆشیە دێتە مەیدانەوە لەبەرەوە بۆ ژینگە زەرەرێکی زۆر سەیرە ئێستش زەرەری هەیە تایبەتی بۆ تەهران بە دەرەجەی یەک قەناعەت بکە نەخۆشی زۆر تیا دەرەکەوێت تایبەتی لە هەناسە و قەسەباتی هەوایی لە سیەکانیانە بەڵام ئەگەر فراوان بە وەکۆی باسیمان کرد نەخێر بۆ ئێمە بۆ هەموو خەریج بۆ هەموو ناوچەکەی ئەمە ئەگەر فسفۆری سپیش بەکاربێنن کاریگەریەکەی بۆ ماوەیەکی زۆر دوای شەڕش دەمێنێتەوە تۆ زەویەکە تێکە دی کاکە فسفۆری سپیت کە بەکاردێنی تۆ ڕاست ناوچەیەکە کوژی ئێستا کە ئیسرائیل لە جەنوب لوبنان لە باشووری لوبنان فسفۆری سپی وا بەکاردێنێتن کە محەڕەمە دووەلیەن تورکیا وەختی خۆی دژی ڕۆژاوە کورد بەکاری هێنا ئەمریکا لە فەلوجە بەکاری هێنا ینی تۆ زەویەکە شتێکە دەی نەوە کار بە شەرەکە کوژیتن فسفۆری سپی مانە هەمووی زەرەری هەیە بۆ ژینگە هەمووی زەرەری دوا ڕۆژەمانە دەرەکەوێتن زەرەرەکانیشێ مەڵە ئێستا شەڕێکە و کۆتایی پێدێتن کەونە ڕێکەوتن و کۆتایی پێدێ یاواتە تەرەفێکیان نەڕوخێتن خەڵاسە بێ دوای ئەوە سلبیاتی ئەمانە دەرەچێت کە چی ڕووەداتن بەڵێ